باوان نابینایەکە بەڵام پڕ لە وزە و گەشتبینی بۆ داهاتووی خۆی و تەواوکردنی خوێندنەکەی ئەو ئاستەنگی نابینایەکەی و نەخۆشیەکانی دیکەی کەم نەبوون. ئێستا کێشە بۆ دەرز و دەورەکەشی دروست بووە و داوا دەکەن چارەسەرێکیان بۆ بدۆزنەوە. ئەم کوڕە نابینایە ئێستا پۆلی دێ و وانەکانی لەسەر میمۆری تۆمار کراون و بەڵام کێشەی لە دەرزەکانی کوردی عەرەبی و ئینگلیزی هەیە کە دەست ناکەون. سۆزان عەبدوڵڵا دایکی قوتابیان نابیناکە بە 1964 وت لە پۆلی 1 تا 6 بنەڕەتی لە تەنیشت کوڕەکەیەوە لە پۆلدا دانیشتووە و بۆی نووسیوە و بۆی خوێندوتەوە تا بە سەرکەوتووی بڕیوێتی بە ورەیەکی بەرز و بە سۆزێکی تەواو دایکانە و بە چاوی پرفرمێسکەوە ئاماژەی بەوە کرد تەنانەت ناتوانێت فرمێسکەکانیشی باز بکات بۆ ئەوەی لەو ئەجرەی کە ئاوا خزمەتی کوڕە نابیناکەی دەکات کەم نەبێتەوە. هاوسەرەکەشی مکوڕە لەسەرەوەی کە ئەم کوڕە نازدارەی دەبێت خوێندن تەواو بکات بە هەر شێوەیەک بێت و بگاتە ئاواتەکەی خۆی. باوان گردوون کوڕە ڕۆشنبینەکە هەندێک قسەی کرد و دەڵێت دەیەوێت لە داهاتوو ببێت بە حاکم و خوش دەزانێت چی بڕیارێک دەدات.